حەیدەر عەلی هەر لەو کاتەی منداڵ بووە لەسەر ئۆتۆمبیلە بارهەڵگەرەکان لە پاکستان وێنەی کێشاوە. حەیدەر کە تەمەنی 40 ساڵە لە باوکیەوە فێری وێنە و نەخشەکێشانی ناوبانگی وڵاتەکەدا فێر بووە. ئەو وێنەی لەسەر کراس، گالیسکە، ئۆتۆبوس، ئۆتۆمۆبیل و بگرە فڕۆکەش کێشاوە و سەرۆتێکەڵی لەگەڵ نەخشە جوان و ڕازاوەکانە لەسەر لۆریە بارهەڵگەرەکان لە پاکستان. عەلی کە لە کاراچی دەژێ، ئێستاکە شوێن پەنجە ڕەنگینەکانی لەسەر کاڵە و پاتەکانە. ئەو ئێستاکە لە زۆربەی وڵاتانەوە لە خەڵکەوە داواکاری بۆ دێت بۆ وێنەکێشانی پێڵاوەکان وەکو کاری هونەری لەسەر لۆریە بارهەڵگەرەکان. मैं मुख्तलिफ काम करता रहता हूँ, मुख्तलिफ चीज़ों पे मैं ये डिज़ाइन बनाता रहता हूँ. من ئەم وێنانە لەسەر شتی جۆرا و جۆر دەکێشم. کڕیارێک هات بۆ لام و داوای کرد ئەم دیزاینە لەسەر پێڵاوەکانی بکێشم. منیش ئەو دیزاینم کێشا کە لەسەر لۆریەکان کێشراون. ئێمە سەرپێی پێشاوەری لە پێ دەکەین. بەڵام کالە خەڵ لە سەرانسەری جیهان لە پێی دەکەن کە من ئەو دیزاینم کێشا لە سەرانسەری جیهانەوە پێیان زانین و سەرنجیان پێدا. عەلی شانازی بەکارەکەی وە دەکات و دەڵێت هونەرەکەی نوێنەرایەتی بەشێک لە کەڵتوری پاکستان دەکات و هەموو جیهانیش دەیزانێت. دەڵێت ئێمە لەو ڕێگەیەوە پەیامی خۆشەویستی و ئاشتی بڵاو دەکەینەوە. ट्रकों पे तो एक अरसे से हम काम करते आ रहे हैं और उस पे मैसेज ئێمە دەمێکە لەسەر لۆری وێنە دەکێشین. پەیامی خۆشەویستی و ئاشتی بڵاو دەکەینەوە کە خەڵک ئەم پاتە و کالانە لە پێ دەکەن هەمان پەیام بڵاو دەکەنەوە. هونەری عەلی لە چەندین وڵات نمایش کراوە، لە نێوانیان ئەمریکا. پلانی عەلی هونەرمەند ئەوەیە کە فێری هەرسی مناڵەکەی بکات چۆن وەکو ئەو وێنە بکێشن.